پاش چەند کاتژمێرێک لە گفتوگۆ و مشتومڕ، ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی دەنگ پرۆژەی یاسای بودجێ ئاسایشی نیشتیمانی وەزارەتی دەرەوەی بۆ ساڵی 2027 پەسەند کرد. پشتیوانانی پرۆژەی یاساکە دەڵێن ئەم هەنگاوە پێگەی ئەمریکا لە جیهاندا بەهێزتر دەکات و پشگیری لە هاوپەیمانان دەکات و خەرجی حکوومەتیش کەم دەکاتەوە. ئەم پرۆژە یاسایە زۆر ڕوون و ئاشکرایە. ئەگەر هاوپەیمان یان هاوڕێی ئەمریکا بیت، ئەم پرۆژە یاسایە پشگیری دەکات. بەڵام ئەگەر نەیاری ئەمریکا بیت یان هاوکاری لەگەڵ نەیارانی ئەمریکا بکەیت، ئەوە ئەم پرۆژە یاسایەت بەدڵ نابێت. ئەم پرۆژە یاسایە هەنگاوی ئایندەیە بۆ بەهێزکردنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا، لە هەمان کاتدا خەرجەکانیشمان کەم دەکاتەوە. بەڵام ڕەخنەگران هۆشیاری دەدەن کە کەمکردنەوە و بڕینی بودجە بۆ هاوکاری وڵاتانی دەرەوە ڕەنگە پێگەی ئەمریکا لە جیهاندا لاواز بکات و کاریگەری نەرێنی لەسەر ئاسایشی نیشتیمانی هەبێت. هێزی ئەمریکا لە جیهاندا هەرگیز لەوەدا نەبووە کە ئێمە بێکەم و کورتین، بەڵکو بە پێچەوانی نێرەکانمان هەمیشە هەوڵمان داوە بە نمونەی باش خۆمان بیان بکەین. ئەبێ ڕازگۆ بین بڕین یارمەتی دەرەکی هەرگیز بودجێ حکوومەتەکەمان هاوسەنگ ناکات. ناتوانیت کێشی کورتێنانی بودجە بە بڕینی ئەو بەرنامانەی کە خەرجێکی زۆر کەمیان هەیە چارەسەر بکەیت. بۆیە من ناتوانم پشتگیری لەم پرۆژە یاسایە بکەم.